کوردستانی چێمەوە ڕێکخراوەکەمان کارمان لەسەر کردووە جگە لەوانە وریامان بۆ یەکسانی دیسان جیاوازیەکی زۆر و جەوهەری لەگەڵ ئەو لەوانە هەیە و بۆ گۆڕانکاری ڕێژەی خەبات دەکەین و بە فعالیت بە مەیدانی سەرماندوومانە چەندین جار گردوونەوە و ناڕزایەتمان دەڕووی بەیاننامە ناوخۆ لە دەرەوەی کوردستان دێها ئەندامی هەیە لە وڵاتانی وەک ئەڵمانیا، بەریتانیا، سوید، نیوزیلەندا، ئوستورالیا، کەنەدا. ئەمڕۆ ئێمە کۆڕی ناساندن بۆ ڕێکخراوی سەربەخۆی ژنانەکەین بۆ ئەوەی گفتوگۆ بکەین دەربارەی گرنگی دامەزراندنی ڕێکخراوێکی خەباتگێر بۆ بەرەوپێشچوونی پرسەکانی ژنان بە ڕەوتێکی جیاواز لە کارکردن و گیرکردنی ئەم پرسە واتە چۆن پرسی ژنان ببێ بە پرسێکی کۆمەڵایەتی ببێ بە پرسێکی سیاسی. بەڵام بۆ شایەتابوونە و پێویستی بە بەردەوام هەیە واتە ڕێکخراوی سەربەخۆی ژنان یەکێک لەو ڕێکخراوانەی کە تازە ئەلان کراوە لە ماوەی ڕابردوودا و لە 12/4 ئەم ساڵدا کۆنفرانسێکی بەڕێوەبرد یان ڕێکخست لە کۆنفرانسەیە بەدایان کەس بەشدار بوو لە ئەندام و لە دامەزرێنەرانی ڕێکخراوەکە و ئەوەی کە گرنگە ئێمە کار و کارنامەیەک لە ناو کۆنفرانسەکە بڕیاری لەسەر دراوە و ئەوەی کە بڵێن بۆچی ڕێکخراوی سەربەخۆی ژنان لە ئێستاە ئێمە پێمان وە بە هەمووشە بۆشاییەک هەبووە بۆ دروستکردنی ڕێکخراوێکی خەباتگێر کە بتوانێت لەسەر پرسەکانی ژنان کار بکات و بتوانێت دەنگێکی بەهێز بێ لە سەر ئاستی هەرێمی کوردستاندا و بتوانێت لە ناو ژنان بێت بەڕاستی ئەوە هەدەفی ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەیە واتوانین بڵێن ناتوانین بڵێن هەمان ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانە بەڵام ئەکرێت بڵێن خاوەنی هەمان سونەت و نەریتی کارکردنە هەردوو مێژوەکە جیاوازە با بڵێن ماوەیەکی زۆری بەسەرا چووە درەنگ دەستوان پێکردووە بەڵام ئەبووە زووتر بێ بەڕاستی بۆ ڕاگەیاندنی ڕێکخراوی سەربەخۆ بەڵام نەمانەتوانی لەوە درەنگتر بێت چکە زۆر کاتی بوو و ئێمە ئەبینین لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بە تایبەتی لەم 5 ساڵەی کۆتاییە بارودۆخی ژنان لە ئاستێکی زۆر خراپدایە و بەڕاستیش پرسەکە تا ئێستا نەکرا بە پرسێکی گشتی یعنی زیاتر لە چوارچێوەی نخبە و لە کاری ڕێکخراوەیی ماوەتەوە ئێمە هەدەفی ئەساسی لە دروستکردنی ئەم ڕێکخراوەی ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم پرسە لە تەنها لە ناو نخبەیەکانە بێ بەڵکو ببێتە پرسێکی گشتی و ژنان لە دەوری کۆ ببنەوە زۆر کراوەشە بۆ ئەندامون لە ناو ڕێکخراوەکە کارنامەمانەوەیە کە بە شێوەیەکی بەرفراوان بتوانین کارەکانمان بگەێنینە ژنان بەڕاستی لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەر ئێستا ئێمە لە شار و شارۆچکەکان ئەنداممان هەیە خۆشبەختانە لە هەولێر لە کۆیە لە کەلار لە سلێمانی لە ڕانیا ئەمە بۆ خۆمان ینی هەر زۆرە ینی کارێکی گرنگە و ئێمە چۆن بتوانین زیاتر و زیاتر ژنان لە دەوری ئەم پلاتفۆرمە کۆ بکەینەوە کە ئەتوانین بڵێن جیاوازیەکانی لەوانەیە لە ناو ئەم کۆڕێ ئەمڕۆدا بەوازەحی دیار بێ و بتوانن لەسەر پرسە سیاسیە بەهێزەکان لە کوردستاندا دەور و نەخشی هەبێ.